ڕووداوەکانی هێرشی سەر چوارنەوت هەڵگرەکەی بەرامبەر میرنشینی فوجەیرە و دوو کەشتیەکەی دەریای عومان و لێدانی وێزگەی گوێزانەوەی نەوتی خۆرەڵات و خۆراوای سعودیە لەلایەن فڕۆکە بێفڕۆکەوە ناحووسیەکانەوە و لێدانی چەند ڕۆژی ڕابردوو لە فڕۆکەخانەی ئەفها لە باشووری خۆراوای سعودیە چەند ئاماژەیەکی مەترسیدارن بۆ ئەوەی سعودیە لە سیاسەتەکانی داگەیشتووەتە بنبەست و خوێندنەوەکانی بۆ پشتیوانی ئەمریکا و خۆراوە زۆر هەڵە و نەزۆکانەیە. ویلایەتە یەکگرتووەکانی ئێستا ئەمریکای 1970 نییە کە قەیرانی نەوت و بەرزبوونەوەی نرخەکەی زیانی گەورەی لێ بدات، بەڵکو لەبەرەوەی ئێستا زیاتر لە خواستی خۆی لە ناوخۆی وڵاتدا بەرهەم دێنێت تا تێچوونی نەوتی سعودیە زیاتر بێت و بە دژواری بێتە بازاڕەکانی جیان بە قازانجی بەرهەمی ویلایەتە یەکگرتووەکانە و سعودیە و بەرهەمێنەرانی تری کەنداویش زیانیان لێ دەکەوێت. بە تایبەتی لە دوای ڕووداوەکانی فوجەیرە و دەریای عومان چەندین کۆمپانیای نەوتەڵگر نردنی کەشتیەکانیان بۆ کەندا و کەمتر کردەوە. ئەمە لە کاتێکدا بیمەی کەشتیەکان چەندین بەرامبەری جاران بەرز بۆتەوە. لە هەمان کاتیشدا وەزیری وزەی سعودیە بەڵێن دەدات خواستی بازاڕەکانی جیهان دابین بکات. ئەوەی جێگەی سەرنجە مەهدی مەشاتی سەرۆکی ئەنجومەنی سیاسی حوسیەکان کە باڵاترین دەسەڵاتی ڕاپەڕاندنە بۆ بەڕێوەبردنی پارێزگاکانی ژێر دەسەڵاتیان لە نوێترین لێدوانیدا کە ئاژانسی هێواڵی حوسیەکان بڵاوی کردوتەوە ئەڕەشە دەکات کە لەمەوە دوا کەشتیە ناوتەڵگرەکانی ئەو پەیمانی عەرەبی لە دەریای سوور و دەریای عەرەبیدا دەکرێنە ئامانجی سەربازی. وڵاتانی سوودان و میسریش لەو وڵاتانن کە کەشتیەکانیان دەبنە ئامانجی سەربازی مادەم کاری دوژمنکارانە لە دژی ئەمەن بەردەوامە. مەشاد لەبارەی بڕیاری لێدانی ئامانجە استراتیژیەکانی سعودیە شۆڕای گەیاند. لێدانی ترۆمپاکانی نەوت لەو وڵاتە بڕیارێکی تاو یەمەنیە و ئەوە سەرەتایە بۆ وێرانکردنی پیشەسازی نەوتی وڵاتانی دوژمنکار. مەشاد لەبارەی پەیوەندیان لەگەڵ ئێراندا نەیشاردەوە کە یارمەتیان داون و حەقیان لەسەریان هەیە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا و ئیسرائیلدا یارمەتیان بدەن. دوجار ئاماژەی بە مەودای موشک و فڕۆکەکانیان کرد کە دەگەنە هەر خاڵێکی وڵاتانی کەندا و میسر و سوودانیش. چاودێران بڕوایان وایە ئەمە سەرەتایە کە بۆ گەمارەدانی وڵاتانی هاوپەیمانی عەرەبی بە تایبەتی سعودیە و ئیمارات تا کەندا و ناسەقامگیر و نارام بێت. تێچوونی دەرهێنان و گوێزانەوەی نەوت بۆ بازاڕە جیهانیەکان گرانتر دەبێت کە سعودیە و ئیماراتی تەنیا داهاتی وڵاتیان نەوتە. وەکو دەردەکەوێت ئەمریکا لە دوورەوە چاودێری ڕووداوەکان دەکات و پێی ناخۆش نییە سعودیە و ئیمارات هەمیشە هاواری بەهانەوە هاتن بکەن و داوای چەکی نوێ لە کۆمپانیەکانی چاکسازی بکەن. لە دوای ئەوەی قەیرانی فڕۆکەخانەکانی ژوردەوردە هێڵە ئاسمانیەکانی جیهان دەترسێنێت لە گوێزانەوەی گەشتیار و شمەکی بازرگانی بۆ سعودیە بیمەکانیان زۆر زیاد دەکەن و نرخی کاڵاو گوێزانەوەش بۆ وڵاتە گرانتر دەبێت. ئەگەر ئەو ڕەوتە بەردەوام بێت ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی سعودیە و ئیمارات خراپتر دەبێت. بە تایبەتی ئەگەر سیناریۆی فڕۆکەخانەی ئەفا بگوێزرێتەوە بۆ فڕۆکەخانەکانی تری سعودیە و میرنشینەکانی ئیمارات کە ساڵانە بۆی گوێزانەوەی گەشتیارەوە 10 ملیار دۆلار داهاتیانێ و ئەگەر بکوێتە مەترسیەوە ئابووریان بەرگەی و ئاگەمارۆیەک ناگرێت. جا ئەوە کاریگەری حیزبێکی نزیک لە ئێرانە بەو دۆخەی گەیاندون دەبێ ئەو ئاگرەی کە داوای دەکەن بۆ ئێران دۆخیان بەرەوشۆ ببات.